ئەو ڕۆژەی شاری سلێمانی ڕاپەڕی خەڵکی تەنیا خەمی تفەنگیان بوو بۆ بەدەستهێنانی ئازادی بۆ شارەکە. بەڵام فازیل بە پێچەوانەی خەڵکەوە یەکێک بوو لەو هاونیشتمانیە ڕاپەڕیوانەی زیاتر چاوی لەسەر ئەمنە سوورەکەی سلێمانی بوو، چونکە لە خەمی شکاندنی چەند قوفڵێکدا بوو بۆ ڕزگارکردنی ئەو شۆڕژگێڕانەی کە لەو دیودیوارەکانەوە بەندکرا بوون. کە هەر بەرامبەر بە جەیشی شەعبیەکەیە لێوانێک کە هاتینە ناوانێ ئەو دیوارەمان ڕۆخان و هاتینە ژوورەوە تەماشامان کرد کابینەیەکی سپی لەوێایە. ئەم کابینەیە کە چوین وتمان بزانین چیتە کە چوینە ناوەوە تەماشاکەین هەمووی جلی ئافرەت و مناڵ و پیا و هەموو ئەنواع و ئەشکال شتی تیا بوو. بە برادەرەمان وتمان بۆ خۆیان ئەمە لەوانەیە لێرەوانێ بتوانین بچینە ناو سژنەکانەوە لەوانەیە سژنەکان لەم ناوەیە بن. وەکۆتر ئێمە زۆرمان ترسمان لێر نیش وتمان لەو هەر تەقەشمان لەسەر بوو چونکو لە هەموو لایەکەوانی ئەوانەی کە لەم لاش بوون نەزانی ئێمە هاتوینەتە ناوەوە ئەوانیش تەقەیان نەکرد نەمان نەزانی. ئەم پیاوە لە ناو بەشێک لە خەڵکیدا بە پاڵەوانی ون نێو دەبرێت، چونکە لەو کاتەی پیاوە ئەمنیەکانی بەعس ئاگربارانی خەڵکی ڕاپەڕیویان دەکرد بێگوێدانە مەرگ خۆی دەگەیەنێتە نێو ئەمنە سوورەکە و دەرگای ئاسینینی زیندانەکە دەکاتەوە بەڕووی بەندکراوەکاندا. ئەم ژوورانە بوو کە هاتیینە ئێرە ساتەکە لێرەوە نێڕوو کە تەماشەمان کرد ئەم هەموو ژن و مناڵ و پیری تایە هەموو جەستیان هەمووی خوێناوی بێهێز بێتاقات کە چوومە ژوورەوە یەکێکە لەوانەی کە ئەمناسی و دراوسی خۆم بوو ئەو شیروانە بوو کە لێرە تووشی نەخۆشی بوو کە چایی بە منکەوە یەکسەر باوەشی پیا کرد وتی کاک فازیلجان توخۆت و چیەکەی لێرە ئەوتم وەڵڵا هاتی ئێوە ڕزگار بکەین یەکسەر باوەشی پیا کرد و دەستی کرد بە گریان. ئیتر لەوەیە هێنامە وتم بە قوربان هیچ نییە ئێساوەتا ئێمە هەمووتانمان ڕزگار کردووە ئێساتان بینەوانێ بۆ دەرەوە. ئەیتر هەر بە دوامەوە بوو هەتاکو هێنامە ئەو قاع گەورەکە لە قاع گەورەکە دامانن هەتاکو بۆی تۆزێک لە مقاومەشت نەمێنێ ئەجا بیان بینە دەرەوە. فازیل کاتێک دەگەڕێتەوە بۆ ڕۆژی حوتی سێی ساڵی 1991 لە گێڕانەوەکانیدا چەندین وێنەی نەبینراو خۆی نمایش دەکات. ئەو کاتی کە ئێمە هاتینە ناوە مجموعەیەک ئەمنی تیا بوو هەمویان خۆیان گۆڕی و بە مەدەنی جلی مەدەنیان لەبەرا بوو لەبەر ئەوەی کە ئەوان وەکو سژنەکان کە ئێمە ئەمانویست ڕزگاریان بکەین ئەوان ئەیانویست دەرفەتێک وەرگن لەگەڵ ئەوانە بچنە دەرەوە. ئەم بەشەی ئێرە هەموویمان ڕزگار کرد ئەوانەی کە بەشی زیندانیەکان بوو هەموویمان ڕزگار کرد هەمووشی شادمان کردنەوەنێ بە کەسوکاریان. بەس ئەم بەشەی ئێرە کە مدیری ئەمن و مەحافظ و ئەمانی تیا بوو هەتاکو دوو ڕۆژی هەر مقاومەی تیاما بوو دوای ئەوە دووە ڕۆژەکە ئێرەشمان هەمووی ئازاد کرد. مانگی ئازار بۆ کورد پڕە لە ڕووداوی جۆرا و جۆر، بەڵام ڕۆژی حوتی سێ بۆ دانیشتوانی شاری سلێمانی تایبەتمەندی خۆی هەیە، چونکە لەو ڕۆژەدا خەڵک دژی ڕژێمێک ڕاپەڕین کە ماوەی 35 ساڵ دەسەڵاتێکی توندی بەرامبەر بەکاردەهێنا. ئەمنە سوورەکەی دوێنێ و مۆزەخانەی نیشتمانی ئێستا بۆتە قوتابخانەیەک بۆ ناسینی دەسەڵاتی سەددام و دارودەستەکەی. جەمال ئەحمەد جەمیل، ڕوودا و سلێمان.